نەوت جارێکی تر بەریتانیا دەهێنێتەوە کەرکووک. ئەو کۆمپانیایە کامەیە کە بەریتانیا بەهۆیەوە پشتیوانی 16 ئۆکتۆبەری کرد. کۆمپانیای بریتیش پتریلیۆمی بەریتانی کە بەهۆی کشانەوەی سوپای عێراق و کۆنتڕۆڵکردنی کەرکووک لەلایەن هێزی پێشمەرگەوە گرێبەستەکەی بۆ کارکردن لە نەوتی کەرکووک کێشەی تێکەوت، جارێکی تر و بە گرێبەستێکی نوێەوە دەگەڕێتەوە. بەپێی گرێبەستی نوێی کۆمپانیای BP بەریتانی لەگەڵ حکوومەتی عێراق، کۆمپانیاکە کاری نۆژەنکردنەوەی کێڵگەکانی کەرکووک کە بریتین لە کێڵگەی کەرکووک و بابە گوڕگوڕ و ئاڤانا و کێڵگەکانی بای حەسەن و جمبور و خەباز، بەڵام لە داهاتوودا دەتوانرێت گرێبەستەکە فراوان بکرێت بۆ پرۆسەی گەڕان بە دوای نەوتدا لە سنووری کەرکووک. گەڕانەوەی کۆمپانیای BP لە کاتێکدایە کە لە دوای 2014ەوە بەهۆی هاتنی داعش کۆمپانیاکە لە کەرکووک شابەوە، دواتریش بەهۆی ئەوەی نەوتی کەرکووک کەوتە دەست حکوومەتی هەرێم و ڕۆژانە 250,000 بەرمیل نەوتیان دەفرۆشت. کۆمپانیاکە نەیتوانیوە بگەڕێتەوە سەرکارەکەی بەپێی ئەو گرێبەسەی کە پێشتر لە ساڵی 2013 لەگەڵ حکوومەتی عێراق کردوبووی. بە گوێرەی زانیاریەکان، بەریتانیا لە کاتی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی ئەو کۆمپانیایە لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر پشتیوانی بەغدای کرد. لە دوای ساڵی 2020 کۆمپانیا بەریتانیەکە هەوڵی گەڕانەوەی بۆ کەرکووک دەدا. ئێستاش کۆمپانیاکە لە قۆناغی یەکەم ئەو کێڵگەنەوتیانەی کەرکووک نۆژەن دەکاتەوە. پێدەچێت دواتریش قۆناغ بە قۆناغ جارێکی تر بۆ بەرهێنانی زیاتری ئەو کۆمپانیا بەریتانیا لە کەرکووک زیاتر بێت. بەریتانیا یەکێکە لەو وڵاتانەی کە لە سەرەتای دەرهێنانی نەوت لە کەرکووک ڕۆڵی هەبووە، بۆیە ناوێت ئەو ڕۆڵەی ئەو لە کەرکووک هەیەی بە ئاسانی بیداتە هیچ لایەنێکی تر. ئەو هەنگاوە لە کاتێکدا لە 2 مانگی ڕابردوو حکوومەتی عێراق بە شێوەی تێست بۆڕی کەرکووک جیهانی خستەوە کار و پرۆسەکە سەرکەوتوو بوو، بەڵام هێشتا بەهۆی کێشەی نەوتی نێوان هەرێم و بەغدا حکوومەتی عێراق بڕیاری نەداوە بۆڕیەکە بە شێوەی بەردەوام بخاتەوە کار.